نرخی مریشک لە بازارەکاندا بە جۆرێک ڕۆ و هەرزانیە کە خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە ئێستادا دەڵێن زیانی زۆریان بەردەکەوێت. خاوەنی کێڵگە پەلەوەریەکان داوا دەکەن بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ ساغ بێتەوە ڕێگری لە مریشکی هاوردە بکرێت. ئەو نرخانە لە بۆ خاوەن چێرگە پەلەوەریەکان زەرەریانە توکە زیاتر ڕاودەستیتن وای کردیە کە ئەوان زەرمەند بنەوە مۆزوعی. ئەمان پێمان باشە مەسەرەن مادەم ئەمە ئیکتیفا زیاتیمان هەیە لەو مریشکەی لۆ ئەو مریشکان لێ هاوردە دێتن ڕناگیرێت. پێمان باشە ئەو مریشکەی دێتن کە بەستوەکان لە دەرەوە ڕابگیرێتن هەتا بتوانین ئەمە مریشکی خۆمان بخۆین وا دەکا نرخەکەش باشتر بیتن. هەرچەندە مریشکی بەستوو لە وڵاتانی ترەوە هاوردەی کوردستان دەکرێت، بەڵام هاوڵاتیان خواستیان کەمتر لەسەری هەیە و زیاتر ڕۆ و مریشکی زیندون بە تایبەت لە ئێستادا کە نرخەکەی هەرزانە. تقریبا مانگەک پێش ئێستا لە دەوروبەری 3000 بوو خەڵک ڕوو لە بەستوو دەکرد. طبعا هەیە مەسەلەن فەقیرە ناتانێ مریشکی بە 3000 بکڕێتن، بەس ئێستا الحەمدولillah بڕەک ئەرزان بوویتەوە خەڵک ڕوو لە زیندی دەکاتن. طبعا خۆشتریشە وێستا یعنی ئەرزانترە بە دوو ڕبعکە مەسەلەن 200 ڕۆژانە طبعا 100 دیناریان زیاد دەکایان کەم دەکاتن ئەو مشکلە نییە، بەس بگاتە 3 و 3.5 ئەوانە بەڕاستی خەڵک ناکڕێ. یەکەمیشت لێرانە ئەتوو بەدەستی خۆ سەری دەبریان ئەوەی سەری دەبڕی لە بەر چاوتە دەزانی کو سەری بڕیە. دووەمین گۆشتەکەی فەوریە نامینێتەوە لە ناو بەڕادە و لە ناو منجەمیدە و لە شتانە نامینێتەوە فەوریە گۆشتەکەی خۆشترە بەتامترە. ئەوی دیکە دێتن ئیسراد لە فەڕەنسای دێ و لە مەسەلەن لە تورکیای دێ و لە بەرازیل دێ و لەوانە دێتن نێزیکترین دەوڵەتمان تورکیایە لەوێندرێ هەتا دێتێرە تقریبا دوو مانگی مانگ و نیوەی پێدەستی. پێشتر هەر کیلۆیەک مریشک نزیک بە 3000 دینار بوو، بەڵام لە ئێستادا نزیکەی هەر کیلۆیەک مریشک لە بازارەکاندا بۆ 2100 دینار دابەزیوە. ئەم نرخەش بۆ هاوڵاتیان جێی خۆشحاڵی و بۆ خاوەنی کێڵگا پەلەوەریەکانیش جێی نیگەرانیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.